ئەگەرچی لە عێراق قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەنراوە، بەڵام بەهۆی بۆنە ئاینی و کۆمەڵایەتیەکان قەرەباڵغی لە هەندێک شار و شوێن دروست دەبێت. هاوڵاتیانی عێراق داوا دەکەن لە پێناو پاراستنی سلامەتی تەندروستی ئەو بۆنانە دوا بخرێت و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکرێت. أكيد هاي كل الأمور هاي ممكن تأجيلها. لا تقول لي أفراد. دەکرێت گشتێک لێسەدا دوا بخرێت. بۆ نمونە خۆشیەکان، ناخۆشیەکان. گرنگ تێپڕان نیەم دۆخەیە. تەنانەت سەردانە ئاینیەکانیش کە من وەک کەسێکی خەڵکی نەجەف قسەت بۆ دەکەم. تەنانەت سەرجەم مەرجەع گەورەکانیش تێکی لەسەر پابەندبوون بە ڕێنماییە تەندروستیەکان دەکەنەوە. چونکە ئەو ڕێنماییانە گەورەی قۆناغەکەن و پێویستە سەرجەم پرسەکان وەلا بنرێن و جۆ بۆ لایەنی تەندروستی بگیرێت، چونکە ئەوان خاوەنی ئەزمون و بڕیارن. لازم ولا ما نعبر لازم، لأن هم أصحاب الخبرة وأصحاب الاختصاص. من ناحية المناسبات والتجمعات هذه باشترە گردبوونەوە و بۆنەکان بەڕێوە نەچن، چونکە ئەگەر بێت و بۆنەیەک ساز بکرێت کە 500 کەس لەخۆ گرت بێت و لەنێو ئەوانشدا تەنها 2 کەس هەڵگری ڤایرۆسەکە بن، جابزانە خوا نەکردە چەند کەسی تر توش دەبن. هەروەگەوەی لە وڵاتانی تر ڕوویان داوە، ئێستا دۆخەکان بۆ کۆنتڕۆڵ ناکرێت. بۆیە باشترە هەمووان لە ماڵەوە بمێنینەوە تا لەم بەڵایە بەدوور بن و بۆنەکان بۆ کاتێکی گونجاوتر دوا بخەن، جا ئەو بۆنانە خۆشی بێت یان ناخۆشی. ينحصر الأذى عن الكل ويندفع الأذى وما حد يصير بشيء. المفروض الناس تأخذ بهذا بعين الاعتبار. پێویستە خەڵکیەم دۆخە ڕەچاو بکەن، چونکە ڕێنماییەکان لەبەر خاتری ئێمەن و باشترە خۆشی و ناخۆشی و پرسەکان دوا بخرێن بۆ ئەوەی تێکەڵاوی دروست نەبێت لە پێناو سەلامەتی و تەندروستی من و تۆ و ئەوانی تردا. بەداخەوە هەندێک لە نێو بازار و دوکانەکاندا پابەندی ڕێنماییەکان نابن، بۆیە باشتر لە کاتی کڕینی پێداویستیدا یەک کەسی خێزانەکە بێتە دەرەوە و پاشان بگەڕێتەوە. المفروض يعني على الناس تستجيب لهذا الموضوع. لە عێراق قەدەغەی هاتوچۆ تا 15 درێژکراوەتەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە توانراوە لە بازاڕ و شوێنە گشتیەکان ڕێگە بە دروست نەبوونی قەرەباڵغی بدرێت، بەڵام بۆنە ئاینی و کۆمەڵایەتیەکان هێشتا هۆکارن بۆ گرتبوونەوەی خەڵکی. بە مۆشەخانی گەلی کوردستان، بەغداد.